پۆلۆتۆنیۆس ساینتۆس چۆن دەرێت؟ ڕۆمی. خەڵکی کوێیە؟ ئەم شارە فیلادلفیا. تاوانەکەی بخێنەوە. پۆلۆتۆنیۆس ساینتۆس تاوانەکانی ئەمەیە کە ئەو بە جێگای سوژدە و پارانەوە لە بەرامبەری پەیکەرەی خودایان و پەیکەرەی بەڕێزی ئیمپراتۆر ئادریانوس پەیکەرەی ئیمپراتوری شکاندووە و پاش قۆڵبەستکران نەک هەر تۆبەی نەکردووە بەڵکو خودایانی پایەبەرزی ڕۆم و هەروەها ژوپیتێری بەدەسەڵاتی بەدرۆزانیوە و چوەتە سەر ئاینی شوان و کۆیلەکان واتە مەسیح. دروستە؟ بەڵێ. سەزای تۆ مردنە، بەڵام خراپترین مردن ئەویش سووتان لە ئاوردا. بەڵام دەمانەوێ دەرفەتێکت پێ بدەین. بیستومە گەورەی ئێوە کەسێکە بە ناوی ئادونیا. ئەگەر جێگای ئەو بە سەربازانی ئێمە پێنجشان بدەی لە تاوان و سەزاکەت کەم دەکرێتەوە. نەفام. ئەم دادگایە پۆلۆتۆنیۆس سانکتوس بە تاوانی شکاندنی پەیکەرەی ئیمپراتور و پەرستنی خودای بێگانە و ئاژاوەنانەوە لە ناو بەندەگانی ئیمپراتور ئادریانوس بە مردن مەحکوم دەکات. بە پێی ئەم حکمە تۆ ئەمڕۆ نیوەڕۆ لە بەرامبەری مەعبەدی ئاپۆلۆندا دەخرێتە نێو ئاور. بیبەن. ئای گێژکچی بەرەم زندانیە بەرە. پلۆتۆن چیان بەسەر هێناوی؟ چی بووە پلۆتۆن؟ ئەمڕۆ وەکو پەپوولەکان لە ئاوردا دەسووتیم. ئەرێ ئاور. یعنی سەختترین سزا. سەختترین سەزا بۆ خراپترین تاوان واتە تاوانی شکاندنی پەیکەری ئیمپراتور. بۆچی ئاور؟ تەوفیری چییە ئەدنان؟ بۆچی تەوفیری هەیە؟ بەر لە من ناپاکان و تاوانباران و جادوگەرانیان لە ئاوردا دەسووتاند، بەڵام ئێستا خوداپەرستان لە ئاکامدا دەبێ بڕۆین. ڕۆشنەکەی تەوفیری نییە، چ ئاور چ خاچ و چ قەفەسی شێرەکان.
زوو بە زوو لەم خاکەدا سەردەنێمەوە چەندە قسەیەکی سەیرە لەم خاکەدا بەدی هاتم لەم خاکەدا ژیاوم و لەم خاکەدا ئەسپەردە دەکرێت بەڵام دەترسێم یعنی تۆ لە مردن دەترسی؟ نا لە مردن نا لە دووبارە ژیانەوە دەترسێم دەزانی من حسابم کردووە چەند هەزار ڕۆژ زیندوو بووم دەزانی چەند ڕۆژ ژیاوم تەنیا 1 ساڵ لەو ڕۆژەوە کە ئادۆنیام چاو پێکەوتووە ژیاوم بەر لەوە زۆر جار نافەرمانی خودام کردووە پەنادە بەمە بەر خودا بەم دەستانە بەم چاوانە بەم پاگەلە و ئێستا لەم تا ساتەدا نازانم خوددا منی بەخشیوە یانە گەران مەبە پلۆتۆ تۆ لە ماوە کورتەدا قەرەبووت کردووە قەرەبووت کردووەتەوە ئێستاش بە گیانی خۆت قەرەبووی دەکەیەوە